بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری گفتوگوی تایبەت بەیەوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. ئەمڕۆ هەوڵ دەدەین قسە لەسەر باسێکی گرنگ بکەین، ئەویش بریتە لە شێواندنی مێژوو. ئایا هۆکاری شێواندنی مێژوو چییە؟ زۆر جار دەست دەبرێت بۆ کولانەوەی برینەکانی ناو مێژوو. بەداخەوە لە باشووری کوردستان خەریکە قسەکردن لەسەر مێژوو یاخود دادگاییکردنی مێژوو دەبێتە دیاردە، بە تایبەتی مێژووی ئیسلام. ئێمە هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر ئەم تەوەر و باسانە بکەین، دەپرسین ئایا بۆ دەست دەبرێت بۆ کولانەوەی برینەکان لە ناو مێژوودا؟ ئایا ئەمە خزمەت بە پێکەوە ژیان دەکات لە باشووری کوردستان؟ بۆچی دەبێ ململانێ سیاسیەکان یاخود ئەوانەی ئەمڕۆ ئەو هێزە سیاسیانەی کە ڕکابەری یەکترن لە کاتێکا کە شکستی هێن یاخود ئەدۆڕێن بگەڕێنەوە بۆ مێژووی هەزاران یاخود سەدان ساڵی بەر لە ئەمڕۆ و قسە لەسەر کۆمەڵێک دیاردەی ناو مێژوو بکەن کە لە سیاقی خۆیاندا ئەو ڕووداوانە ڕوویانداوە. ئەمانە کۆمەڵێ باسی گرنگە ئەمڕۆ تاوتویەکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان کە کامیل مەحموود نووسەر، مامۆستا هیوا محەممەد، مامۆسای زانکۆ و توێژەر لە زانستی ئیسلامی. خۆشحاڵم لەم بەرنامەی گفتوگۆیە ئامادە بوو. کە کامیل هۆکاری کولانەوەی برینەکانی ناو مێژوو ئەگەر ئێمە بەگشتی باسیکەین وەکو ئەزمونونەکان، ئەگەر باسی باشووری کوردستانیش نەکەین بەڵام وەکو سەرەتایەک، بۆچی زۆر جار پەنا ئەبرێ بۆ ڕابردوو و ڕووداوەکانی مێژوو ئەهێنرێتەوە قۆناغێکی نێو بەو بە هەڵسەنگان و تێگەشتنی ئێسەوە هەوڵی دادگایی کرد نەدرێت؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، پاس بۆ ئێوە بۆ سڵاو بۆ بینەرانی پەیام. تاوان نەماوە سارام بابەتی مێژوو خۆی ئەگەر ئێمە بیخوێنینەوە یا پێناسەی بکەین بریتە لە تۆماری ڕەفتار و ڕووداوەکانی کۆمەڵگەی بەشەری بە عموم، یعنی لە کەسە تاکەکانەوە دەست پێەکە تا خێزان تا بنەماڵە تا دەوڵەتەکان تا حەزارەتەکان. مێژوو تۆماری هەموو ئەوانەیە و تۆماری بزوتنەوەی ژیانی کۆمەڵگەیە. ئەگەر ئێمە بمانەوێ دیراسە لەسەر مێژوو بکەین یا مێژووی هەر گەلێک بخوێنینەوە یا مێژووی بەشەریەت بە عامیش بخوێنینەوە، ئەبێ سەرەتا لە سروشتی ئینسان خۆی تێبگەین. ئینسان کائینێکە، ئەنی لە ژێر کاریگەری خاوەن جوڵەیە، خاوەن بیرە و لە ژێر کاریگەری نەزەعاتی خۆیەتی ئارەزۆکانی خۆی، کۆمەڵگەکەی، خێزان و بنەماڵەکەی، ئایدۆلۆژیا و دینەکەی، یعنی بەدەر نییە لەم کاریگەریانە. بەڵام ئەوەی کە زۆر کاریگەری زیاتری لەسەر هەبێ ئاین و ئایدۆلۆژیایە. ئەگەر ئاین نەبوو ئایدۆلۆژیایکی با بڵین دەستکرد یا مرۆڤ کرد. و بە تایبەتیش لەناو هەمویانە ئاین کاریگەری زیاتری هەیە و زیاتر جوڵێنەری بزوتنەوەی ژیانی کۆمەلگاکانە. بە عموم هەموو کۆمەلگاکان خاوەنی جۆرێک لە ئاینی خۆیان بوون و بە تایبەتیش ئاینە ئاسمانیەکان کە زیاتر کاریگەری لەسەریان هەبووە. ئەم مێژووە بە درێژایی هەموو ڕەوتی ئینسانیەت تا ئێستا لە ڕووداوەکانە، لە ڕەفتارەکانە ئینسانەکان لە زۆر قۆناغا لە ژێر کاریگەری هەندێک نەزەعات و شەهەوات و ئارەزوو ویست و ئامانجی تایبەتی خۆیان جوڵەی کردووە، بە تایبەت لەم کۆمەلگا بۆ ئەو کۆمەلگاکە فەرقی هەبووە، جیاوازی هەبووە. لە هەندێک وێزگەی مێژوویشە ئاین دەوری کاریگەری هەبووە. لەو کاتانێکەوە ئاین دەوری هەبووە توانین بڵین ینی حاڵەتێکی تا ئەندازەیە ئاسایی و سروشتی و سەقامگیر هەبووە، چکە ئاین تەحەکومی بە زەوابتی بۆ ئینسانەکان دروست کردووە، زیادە ڕەوی نەکردووە لەسەر حسابی یەکتر مرۆڤەکان. ینی ئاین دەوری پۆزتیفی بینیەوە بە تایبەتی ئاینە ئاسمانیەکان و حتا ئاینەکانی تریشەوەی کە ئینسان خۆی داهێناوە هەر ئیلهامی لە ئاینە حەقیقیەکان وەرگرتووە، ئاینە ئاسمانیەکان وەرگرتووە و تووشی ئینحراف بووە لەوەی کەەوە ئاینێکی داهێناوە. کە کاتی ئەمە مێژوو ئەخوێنینەوە ئەبێ مێژوو نە تەقدیسی بکەین و نە بە تەواویش ڕەدی بکەینەوە، نە بە تەواوی ڕەفسی بکەین. ئەوەی کە ئێستا ئەیبینین بەداخەوە، ینی خەڵکێک کە قسە لەسەر مێژوو ئەکا هەندێکی لەوانەیە تەقدیسی بکە. ینی مێژوو بە تایبەتی مێژووی ئیسلامی ئەمە مێژوویەکی بەشەریە، مێژووی تەطبیقاتی ئیسلامە، مێژووی تەطبیقات و پابندی خەڵکە موسڵمانەکەیە بە ئیسلامەوە، بە تایبەتی لەو سەدانەی کە ئیسلام حاکم بوو، ئیسلام کاریگەری لەسەر کۆمەلگا هەبووە. ئەمە با ئیسلامیش حاکم بوو بێ، بەڵام نەزەعات و نەزەواتی ئینسانی هەر حزوری هەبووە، ویستەکان و ئامانجە شخصیەکان هەربوونی هەبووە، با بە ڕێژەیەکی کەمیش بوو بێ. ئەم ڕێژەکەمە بەشی خۆی کاریگەری دروست کردووە لەسەر ئەو مێژووە، با ئیسلام تەحەکومی بە مێژۆکەشەوە کرد بێ. بۆیە کاتی ئەمە کە مێژووە خوێنینەوە
ئەبێ دەستنیشانی ئەو شوێنانە بکەین کە نەزعاتی ئینسانی شەهەواتی ئینسانی ئامانجە شخصیە ئینسانیەکان بە تایبەتی سەرکردەکان کەسە باریزە دەرکەوتووەکان بەتوانەکان ئەوانە چەندێ دەوری بینیوە ئەوەندەی ئەوانە دەوریان بینیوە لە پێناوی شخصیت و مەسلحەتی خۆیانە ئەوەندە جۆرێک لە ئینحراف ڕووی داوە لە پرانسیپە دینیەکان بەڵام بە کۆی گشتی ئەگەر ئێمە مێژووی ئیسلام خوێنینەوە کە ئێستا خەڵکێک بە ناشیانە و بە نەزانانە دەست بۆ مێژووی ئیسلامە بن هەمیشە دەست بۆ ئەو شوێنانە ئەبن کە لە شوێنێکە خەڵەتێک کاریگەریەکی شخصی کرامە سەر مێژووی ئیسلام ئەچمە لای مامۆساهیوا دواتر گەڕێمەوە لاتکا کامیل دەستخۆش مامۆساهیوا ئێوە بە تایبەتی وەکو کۆمەڵێک توێژەر یا خودەوانی کە مامۆسایانی زانکۆن لە بواری فقهی و شەرعی و زانستی ئیسلامیە و تاریخی ئیسلامیش با بڵێن تەجروبەتانەوە کۆڵینەوە و توێژینەوەتان کردووە بە دوواداچوونی بابەتەکان ئەکەنەوە لەگەڵ خوێندکارەکانتانە تەفاعولەکەن خوێندنەوە بۆ واقعەکان و قۆناغە جیاوازەکانی ناو مێژووەکەن بە بڕوای تۆ یعنی زۆر جار دەست بردن بۆ کولانەوەی برینەکانی ناو مێژووەک لە پێشکێکە شاوتم هۆکاری چییە بە تایبەتی خودی مێژووی ئیسلام کە زۆر جا قسەی لەسەرەکرێ بەگشتی و ئێستا حاڵەتەکەش خەریکە بێ بە دیاردە لە کوردستانیش قسەی لەسەرەکرێت سەرەتا دەستخۆشی بۆ بەڕێزت دەستخۆشی بۆ برایانی پشت کامێرە و سوپاس و ڕێزم هەیە بۆ بینەرانی بەڕێزی پێیان طبعاً سەرەتا حەزەکەم بگەڕێمەوە بۆ ئەوە کەوا باسی ئەوەت کردکەوە لە ڕووی لە ڕووە مێژوویەکەیەوە ئەگەر بگەڕێنەوە بۆ پێشتریش پێش ئیسلام زۆر جار دەست براوە بۆ بریندارکردنی شخصیەتی کەسەکان ئیتر زۆر جار بە ناحەق بووە جاری وایە هەندێک جار ئەگەر حەقێکی تیابێ زۆر کەم بووە بەڵام زۆرینەی جارەکان بە ناحەق بووە بەڕاستی ئەگەر بگەڕێنەوە بۆ پێش ئیسلام کاتێکەوە مەریەم سەلامی خوای پەروەردگاری لێبێت کاتێکەوە منداڵێکی ئەبێت ئەیانەوێ شعوری مریەم بریندارکەن پێی ئەڵێن بە ناحەق پێی ئەڵێن ماکانە ئەبووکی مڕە سەوئین و ماکانت ئوموکی بەغیە باوکت کەسێکی خراپ نەبووە و دایکیش لە کەسێکی لە خراپەکان نەبووە یعنی ئەمە خۆ چاک ئەیان زانی بۆ نمونە مەسەلەن مەریەم لەوانە نییە بەڵام بۆ بریندارکردنی شعوری بۆ ئەوەی کەوا هەستی ینی سەرنجی چواردە و ڕاپێشن و مەساڵحێک و بەرژەوەندێکی تریان دەستکەوێت دەستیان بردووە بۆ هەندێک شخصیەتی کەسەکان سمعەی کەسەکان ئەگەر بگەڕێنەوە بۆ سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەوا ئەبینین زۆر جار سەحابێ بەڕێزەکان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو ڕۆوە لەوەی کەوا زانیویانە لە هەندێک بواردا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شخصیەتێکی بەهێزیە بووە کاتێک کە بەرژەوەندیان نەبووە لە ینی مەساڵح و بەرژەوەندەکانیان نەکەوتووە خەتەرەوە پێغەمبەری خوا صادق الئەمین بووە باشترین کەسی ناویان بووە بەڵام کاتێکەوە ئەبیندرێتکەوە بەرژەوەندیەکانیان ئەکەوێتە مەترسیەوە تۆمەتی بۆ دروستەکەن تۆمەتیان ینی هەستی بریندارەکەن بە پێغەمبەری خوا ئەڵێن ساحیرە ئەو تێت شێتە ئەو تێت جادووی لێکراوە لە پێناوی چیدا لە پێناوی بەرژەوەندیەکدا کەواتە لە مەسائیلی کولانەوەی برینەکان یان بریندارکردنی شخصیەتی کەسەکان شتێکی تازە نییە شتێک نییە ئەمڕۆ دروست بوو بێ و کۆتایی پێبێت لە پێناوی بەرژەوەندیەکان طبعاً ئێمە زانین سیراعەکان لە پێناوی هەندێکی لە پێناوی ماڵ و ساماندایە هەندێکی لە پێناوی مەنسەب و پێگەدایە هەندێکشی لە پێناوی وەکو ماوسا کامیلی بەڕێز ئیشارەی پێکرد کەوا بەشێکی سەرەکی ئایدۆلۆژیدایە لەم سەردەمەی ئێستادا یان بەڵام ببوورە وەک تۆ وتکەواتە کۆی ئەوانە ئاینە ئایدۆلۆژیایە فکرە حیزبە سیاسەتە ئەتوانین وەکو تۆ وتی هەمووی لەژێر تایتڵی بەرژەوەندیە کۆ بکەینەوە کەواتە بەرژەوەندی و ئاخوازیەکە تۆ بەرژەوەندی زۆرجار بەرژەوەندی مادیە مەسەن زۆرجار کەسێک بریندارەکە لە پێناوی بەرژەوەندێکی مادی دەستکەوێ جاری وایە کەسێک بریندار ئەکا لە پێناوی دەستخستنی زەعامەتێک و مەنسەبێکدا زۆر جار کەسێک بریندارەکە لە پێناوی پێشخستنی ئایدۆلۆژی و فکرە و حیزبەکەی خۆیدا یان لە پێناوی ئەوەدا بەهۆی ئەوە مەنسەبێکی تری دەستکەوێ بۆ نمونە مەسەلەن کەسێک بریندار ئەکا لە پێناوی ئەوەی لە شوێنێکی ترەوە دەعم بکرێتەوە جارێکی تر بۆیە ئەم شتانێکی نین لە ئێستادا بیان بینین بەڵام بەردەوام بە درێژایی مێژوو ئیشی لەسەر کرا و ئیشی لەسەر ئەکرێت جاری وا هەیە
بۆ نمونە ئێستا ئەگەر لە مەزهبە ئیسلامیەکاندا سەیری بکەیت جاری وایە دەست براوە بۆ سومعەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، بۆ سومعەی خێزانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، بۆ سومعەی سەحابە بەڕێزەکان. یعنی بۆ نمونە مەسەلەن ویستویانە هەدەفێکی گەورەتر بپێکن، بەرژەوەندێکی گەورەتریان دەستکەوێ، یان لە ڕووی ئایدۆلۆژی و فکرەیەکەوە سەرکەوتوو بوون هاتوون دەستیان بردووە بۆ ڕموزەکان برینداریان کردوون بۆ ئەوەی منفعەتێکی بەرژەوەندێکی هەم دنیایی یان شخصی یان مادیان دەستکەوێت. بەڵێ کا کامیل ئەوەی مامۆستا هیوا باسی کرد بێگومان ئەڵێ لەژێر یعنی بەرژەوەندی بۆ خۆی سنتەرە لێرە بەرژەوەندیەکان واکە پەنا ببرێ بۆ باسکردن و هێنانەوە پێشەوەی ڕووداوەکانی ناومێژوو بە بڕای تۆ ئێستا لە کوردستانیش تقریبان ئەمە خەریکە لە حاڵەتەوە بێ بە دیاردە بە تایبەتی زۆر قسە لەسەر مێژووی ئیسلامەکرێ تۆ پێشتریش هەندێک باست کرد یعنی بۆچی باس لە ڕموزەکانی ئیسلام ئەکرێ و ناو تاریخی ئیسلامی ئەکرێ بە تایبەتی لە کاتێکا کە ململانەکان دێتە پێشەوە. طبعا من وایە بینم خۆشبەختانە بابەتەکە دیاردە نیوەکو دیاردە حاڵەتە بەس هەز ناکەی وا بڕوا بەرە و دیاردە ئەچێت زانی چۆن خۆی لە ڕوویەکەوە دیاردەیە بەڵام لە ڕوویەکیکەوە حاڵەتە لە ناو نوخبەی ڕۆشنبیری کوردیا دیاردە نیە حاڵەتە یعنی کەم کەسە بینی ڕۆشنبیر بێ کەسێک بێ لە ئەهلی نوخبە بێ نوخبەی سیاسی بێ نوخبەی ڕۆشنبیری بێ نوخبەی سیاسی حقیقی نەکە و فەریکە سیاسیانەی لەم بارودۆخی کوردستانە هەڵتۆقیون زیاتر ئەوانە لە عامەت لە بەشەکەی تری خەڵکن نوخبە نین بە نوخبەیان نازانم لە ناو نوخبەکە ئێمە شتی جوانە بینین لە ڕۆشنبیرانی ئەوانەی کە ئیمتیمان بۆ فکری ئەلمانیوانە هەیە قەت کەم دیومانی شتێ بڵند کە پێچەوانەی واقع بێ ئەوان واقعی مێژووی کورد دەخوێننەوە کە ئەزانن ئیسلام و ئاین بەشێکە لە مێژووی کورد یعنی ئەگەر ئیسلام هەندێکیان حتا یەک دوو نەفەریان کەشتی جوانیم خوێندۆتەوە ئەڵێن ئەگەر ئێمە ئیسلام مەلا حوجرە مزگەوت ئەمانە دەربێنی لە ناو مێژووی کوردانە شعرمان بۆ ئەمێنێتەوە نە ئەدەبیاتمان بۆ ئەمێنێتەوە ینی هیچ شتێک نامێنێتەوە بۆ کورد جگە لە ئەوانە چێن قسە لەسەر ڕموزەکانی ئیسلام وڵی تۆڕی کۆمەڵایەتی ئەوە میدیاکان ئەرز بکەم لە ناو نوخبەی ڕۆشنبیرە ئەمە حاڵەتە بەڵام لە ناو عامی کەوادیری سیاسی حیزبەکان و خەڵکە گەنج و مراهقەکانە بۆتە دیاردە هۆکارەکەشی بۆ کۆمەڵە شتەگەڕێتەوە مەسەلەن لە نەزانی هیچ شارەزایکی لە مێژوو بەعام نییەوە لە مێژوو ئیسلامیش بە تایبەتی نیەتی شارەزایی هیچ شتێکی نییە لە مێژوو ینی بینیمان لە چەند لە قەتاتی ڤیددیۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانە گەنجێکە ڕۆی پرسیاری لەکەی ناوی 100 ممەسیلی پێڵێ 100 گۆرانی بێش و پێڵە ناوی 5 پیاغەمبەرم پێ بڵێ ئەڵێ ئەبوبەکر و موسا و عیسا و عومەری کوڕی خەتاب و عنی دار و بەردەمووی تێکەڵەکان ناوی دوو پیاغەمبەر نازانێ بەڵام دێ لەسەر مێژووی پیاغەمبەرانی شەرە و گەنجە دێ شتە نووسێ پۆستەکە قسە ئەکا یعنی یەکێ لە شتەکان نەشارەزاییە یەکێکی کە خۆ دەرخستنە خۆ دەرخستن ینی بووە پەتایەکی بەداخەوە ینی نائەخلاقی هەندێک کەس هەیە لە ناو چ گەنجەکانە و هەندێکی لە ناو سیاسیە بێتواناکانە ینی توانای تری نییە خۆی پێدەرخا بە تایبەتی لە ئەوساتی ئەحزابی ئەڵمانیا دێ لە لێدان لە دین لە ڕەمزە دینیەکان لەوە ئەوێ زەجەیە و هەڵایە دروستکە لەسەر خۆی بۆ ناساندنی خۆی قسە لەسەر سمبولە دینیەکان لەسەر مێژووی دینەکە هەر دوای چەند سعاتێکیش هەر خۆی داوای لێبوردنەکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەمە خۆی ینی ئەمە ئەنی من لە ژینێکیان لەم ڕۆژانە شتێکم لەسەر ئەو داوای لێبوردنەش نووسی کە خەریکە ئەم جۆرە کەسانە ئیعتیبار بۆ داوای لێبوردنیش نایڵنەوە ینی ئەمەنە شتی غەڵەتیان دووبارە کردوتە و داوای لێبوردنیان کردووە ئیعتیبار بۆ داوای لێبوردنیش نەماوە هیچ شتێکی جوان خەریکە شتەکان هەمووی بێئتیبارەکەن ئەو مەفاهیمە جوانانە ئەمە یەکێک لەوە خۆ دەرخستنە یەکێکی کە مەشغوڵکردنی خەڵکە ئەویش هەر بەداخەوە من پێم وایە ئەحزابی دەسەڵات لە پشتی ئەوانەوەیە زۆر جار ئەو خەڵکانە هانەدا مەشغوڵیانەکە بە شتێک کە حساسە بە نەزەری کۆمەڵگا مەسایلی دینیەکان بە تایبەتی شتێکە خەنە ناوە بە تایبەت لە ڕێی کەوادیرە باڵاکانیانەوە کە بەشێکیان عوزی قیادیشن لەناو حیزبەکانە بە سیاسی هەڵتۆقی ون سیاسی ئەوە نین کە مخەزڕەم و تاریخی بن ئەمانە خەڵک مەشغوڵەکەن بە کوفرێک بە لێدان لە کەسایەتێک و کاراکتەرێکی مێژووی ئیسلام آخر بووە کەنای هۆکارەکە چییە؟ مەشغوڵکردن خۆ دەزانی ئەم وڵاتەی ئێمە ئێسا وێرانە لە هەموو ڕێکەوە ناسەقامگیرە لە ڕووی ئابووریوە لە ڕووی سیاسیوە لە ڕووی عنی لە ڕووی ئەمنی و هەندێ سەقامگیرەویش دڵسۆزی خەڵکەکە خۆیەتی
ئەوە لە ڕووی ژیان و بوو جە و ئا و کارەبا و دار و بەردی ئەم وڵاتە هەمووی هیچ نییە حیز ینی وڵاتێکی وێرانەی بێبوونیاتی اقتصادی بێمؤسسات وڵات هەمووی دابش بووە زۆنی سەوز و زۆنی زرد و ئەو ینی دوو ئیدارەی و ینی ململانێ و منافەسەی حیزبەکان بە شێوەیەکی نامونەظەمی نادەستوری کە زۆر جار لەسەر حسابی بەرژەوەندەکانی خەڵکە خەڵک هەستەکە بەمە ئەمە وڵات نییە وڵات ئاوا بەڕێوە ناچێت کە زانن خەڵگەم هەستەی لا دروستە بێ دێن قەزەیەکی دینیە خەنە ناوە لێدان لە ڕەمزێکی دینی بۆی خەڵکەکە مەشغوڵکەن بۆەوە کە لەم ڕۆژانەیە بینیمان لێکێکی کە دیارە ئەوی شەر علاقەی بۆەوە هەیە لە هۆکارەکان دەست لە پشتدانە هەر بەفعلی دەسەن لە پشتیان چ منەظەماتی مەشبوه بۆ دروستکردنی گومان ئەمە چکەمە جیندایەکی نێودەوڵەتیە ئەمە ینی لە هەندێک لە ناوەندی نەیار بە ئیسلام ئەیانەوێ مێژووی ئیسلام ناشرینکەن لە بەرچاوی بە تایبەتی ڕۆڵەکانی گەلانی مسلمان کارکتەرە ئیسلامیەکان پاڵەوانە ئیسلامیەکان ئەوانی کەوا دەوری ئیجابیان بینیوە لە ناو مێژووی ئیسلامیە دەوری دیاریان بینیوە ئەمانە ناشرینکەن لە بەرچاوی خەڵکەکە بەڵێ ئەمە مەساهیوە ئەوەی کاکامیل باسی کرد هەرەوەی ئەو باسی بە بڕوای تو ئێوەکو مامەسای زانکۆ و توێژەرەکان یانی چۆنیە بینن ئایا ئەمە ئەو تقریبا کردی بە دوو بەشەوەڵێت لە ئاسی کەوادری وەسەتی سیاسی بەشە لە حیزبەکانە یعنی یام هۆکاری هەندێک ململانەیە بۆ مەشغوڵکردنی خەڵک وای کردووە کە دەست بن بۆ ڕموزەکانی ناو مێژوو بە تایبەتی مێژوو ئیسلام ئێوە چۆنەی بین ئەگەر لە ڕوانگەیەکی زانستی و ئەکادیمەوە سەیری ئەمە بکەیت ئایا تۆ شەروایە بینی کە ئەمە تەنانە نخبە ڕۆشنبیریەکە بۆ خۆی خۆیان لایەوە لەوە یاخود ئەندازەیەک لەگەڵ ئەوان کە یا ئیسلام بە بەشێک لە مێژووی ڕابردوو وەزان و تەنانە ئێستا بۆ ململانە سیاسیەکان ئەمەکرێت لە ناو نخبەی سیاسی حیزبەکانە بەڵێ ئەوەی ماوسا کامیل باسی کرد بەڵێ بیلفعل ینی لەوانەیە لە ڕوویەکەوە هەموو کەسێک دەست بۆ ئەم بابەتە نەبات ینی لە ڕوویەکەوە ئەوانەی کەوا تێگەیشتوترن شارەزاترن ئەوانەی کەوا ڕۆشنبیرترن بەڕاستی لەم ڕۆوە ئەتوانین بڵێن سەلامەتترن بەڵام ئەو کەسانی کەوا نەیانتوانیوە بە شازێکی دروست سەیری ئەم بابەتە بکەن نەیانتوانیوە بە شێوازێکی بێلایەنانە لەم بابەتە بڕوانن ینی دەستیان بردووە بۆ کۆمەڵێ بابەتی لەم شێوازە ئەتوانین بڵێن بەشێکیان شتێکی هەر عەفەویە ئینسان ئەو ئینسانە بۆ خۆی ئاگای لە خۆی نێو زۆر جار لە شوێنێکە هەر بە ئارەزوی خۆی شتەڵێ و یەکێک لەو شتانی کە ئێڵێ بریندارکردنی کەسانی ترە هەندێکی تری لەوانەیە پەیوەندی بەوە هەبێت وەکو ماوسا کامیل وتی زیاتر بۆ مەشغوڵکردن بێ بەڕاستی ینی مەشغوڵکردن یان بابەتێک هەیە ئەوێ ئەم بابەتە بە خەڵک بە شتێکی ترەوە مەشغوڵ کات و بەشێکی تریان بیلفعل لەوانەیە ئەو کەسە بۆ خۆی ڕقێکی لە ناخادا هەبێ ینی لە ناخەوە خۆی حەقلێکی هەبێ زۆر جار کە ئینسان لە ناخەوە شتێکی هەبوو زۆر جار بەدەمیش ئەیڵێت باش بەڵام ئەگەر ئێمە بین لە ڕوانگەیەکی معریفی وە سەیری ئەمەکەین ماوەساهیوە بە بڕای تۆ یعنی لۆژیکە لە قۆناغێکی دیاریکراوە ڕووداوێ ڕوویاوە لە ناو مێژوە بێگومان خۆ بەشێک لەوانەی کە باسەکرێ لە حاڵەت و لە سیاقی خۆیان هەمووی مامەڵەی خۆی لەگەڵا کرێ هەر بۆ خۆی لە مێژووشە ئەوە هەیە ئەڵێ هەموو ڕووداوێک لە سیاقە مێژوەکەی خۆیان مامەڵەی لەگەڵاکەی یعنی لۆژیکی تایە لەم ڕوا قسە لەسەر ئەوە بکرێ بۆ بریندارکردنی هەستی خەڵک خۆی ماوسا ئارام بەڕاستی هەندێک کات هەندێک وەقت هەندێک بابەتی ڕووداوی مێژووی هەیە زۆر زۆر ئاسایی وەکو ماوسا کامیل ئیشاری پێیا خوێندنەوەی بۆ بکرێت لە ڕووە ئیجابیەکەی لە ڕووە سلبیەکەی بەڵام ئەوەی کە ئێستا هەیە و ئەکرێ خوێندنەوەی واقعی و زانستی و علمیانە نییە بۆ بابەتەکە بۆ نمونە مەسەلەن تو ئەتوانی بڵێ بۆ نمونە مەسەلەن ڕووداوێک ڕوویاوە لە سەردەمی پێغەمبەری خواشدا صلی الله علیه و لە سەردەمی پێغەمبەری خواست لە بینی سەحابیەکانە مەسەلەن لە بینی ئەبوزەڕی غەفاری و بیلالی حەبەشیدا حاڵەتێک ئەو حاڵەتەی کەوا ڕوونە و قسەیەک گوتراوە بە بیلالی حەبەشی ئەمە ڕوون ئاسایی ئینسان قسەی لەسەرکە مەسەلەن ئەبازەڕی غەفاری هەڵەیەکی کرد لەم کاتەیە پێغەمبەری خوا بۆی ڕاست کرد و ئاسایە خۆ بەمە ناکری ئاین بڵێم شتێکی خراپ ڕوویاوە بەڵام ئەوەی ئێستا ئەکرێ خوێندنەوەی بابەتی زانستی و ڕائینەکان نییە ینی بۆ بریندارکردنی شعوری کەسەکانی ترە بۆ ئەوەیەکەوە کەسەکە بریندار بکە یان ناحەقیەکی بەرامبەری بکە یان وەکو بڵێ لە ڕەمزێکدا بۆ ئەوەی خوارەوە ئاسانتر بێ بۆ منە ئێمە زۆر جار ئەوتی لە بابەتی فەرموودەدا زۆر جار ئەوەی کە زۆر حەساسە
بریندارێکرێ بۆن ئەبازەڕی غەفاری ئەبازەڕی غەفاری زۆربەی زۆری حەدیسەکان ئەو جێڕاوێتیەوە ئەگەر ئەبازەڕی غەفاری تەعنی لێ درا ینی بریندار کرا یان زەربی سفر کرا بۆ نمونە مەسەلەن ئەو کاتە زۆربەی حەدیث سقوتەکە یان زۆربەی حەدیسەکان ینی حەدیثیان لێ وەرناگیری ئەو کەسانی ینی بۆ خۆی ئەمە ئامانجێکی دوورتری بەڵێ ئامانجێکی دوورتری یان بۆ حەدیسەکانی بوخاری حەدیسەکانی بوخاری ئێمە ئەزانین بوخاری ڕاستترین و وەکو بڵێ دروستترین ئەوانەی کە حەدیسی تێدا ڕیوایەت تۆ کە بوخاری بریندار کرد تەعنت لێ داوتت بوخاری وایە ویان هەر وجودی نییە ئیتر ئەو کاتە بۆ خۆی شتەکانی تر سقوتەکەن ئێستا زۆر جار دەست ئەبرێ بۆ شتێک بۆ ئەوەی هەدەفێکی گەورەتر بپێکرێت وەکو لە ناو مجتەمەعێکیشدا خۆمە لەگەڵ لە شوێنێکدا بواە لە وڵاتێکدا بواە یاسا هەبواە قانون هەبواە ئەمانە بە ئاسانی بەسەر خەڵکەکە و بەسەر ئەو کەسانی ئەو بێدەبیانەکەن تێنە ئەپەڕی بۆی ئێمە لە کوردستانیان لە ژینگەیەکداین هەموو شتێک بە ئاساییتی ئەپەڕێ بۆ ئەمە هەر لە ڕووی قانونی لە قانونی عێراقی کە لە قانونی ژمارە 111 داهاتووە لە مادەی 433 434 438 باسی ئەوانە ئەکاکەوە ئەو کەسانەی کەوا کەسێک بریندارەکەن شعوری کەسێک بریندار ئەکەن کەسێک لە سومعی کەسێک ئەیەن بزان چۆن تەعاملیان لەگەڵا کراوە چۆن بە چەند مادەیەک زیندانی ئەکرێن ئێمە لێرەدا کۆمەڵی خەڵگەیە نەک شعوری کەسێک بۆ نمونە بەتەنها شعوری ئومەتێک بریندارەکە شعوری نەتەوەیەک بریندارەکە شعوری یعنی لە 1970 خەڵکی مسلمان بریندارەکە لە شوێنێکدا کەس باچی نییە کەس یاسایەک نییە بۆی بەڵام ئەگەر شتێک بێت لە مەساڵحی خۆیان بێ لە هەر شوێنێکدا لە هەر جێگەیەکدا بزانە چۆن یاساکان ئەجوڵێن و بەکاری بە بڕای تۆ ئەمە یعنی بایی ئەو هێندە ئەوێ کە یعنی هەم یاسا بێتە سەرخەت و هەم تەنانە ئێوە ژەناوەندە زان کۆیەکانە کۆمەڵێک توێژینەوە و باس و بابەتی گرنگ تۆ نمونەی هەندێک سەحابی و محەدیث تێنایەوە کەوتت لێدان لەمانە بۆ خۆی ئامانجە یعنی ئێوە لە ڕێی ئەوە لە ڕێی لۆژیک و زانست و بە دوواداچوونی بابەتیانەوە ئەمە ئەم تەموو مژانە بڕەوێنەوە ئەمە بۆ خۆی بەتەشید قسەیەکی زۆر جوانە ئەوەی کەوا ئەمەوێ بیڵێم ئێمە ئەتوانین ڕاستە بەنووسین ئەمە ئەبێ ئەو کەسانی کەوا لەو بابەتەدا سەرقاڵن تایدا ئەبێ بێدەنگ نەبندانە نیشن بە دیارە چونکە تۆ لە حەق بێدەنگ بووی ناحەق زیاتر بەردەوام ئەبێت بابەتە یاساییەکان ئێمە ئەکرێ ئەو کەسانی کەوا لە یاسادا شارەزاییان هەیە بۆ کەسانی مسلمان کەسانی ئیلتیزامدار و بە دین و بەوانەوە ینی ئەم بابەتە بوروژێن چاوەڕوانی دەمی نووسەرێک و مەلایەک و مامۆستایەک نەکەن بەڕاستی ئەبێ بێن لە ڕووی یاساییەوە چونکە ئەو شارەزاترە تەبعاً لە من و لە جەنابەت و لە کەسێکی تر کەوا کەسێک شعوری کەسێک نەک شعوری کەسێکی ئاساییش نا شعوری ڕەمزێک شعوری نەتەوەیەک ومەتێک بریندارەکە ئەکرێت لە ڕووی ئەو کەسانی کەوا کەسانی دیندارن یان هەموو غەمی دینیان هەیە و ئیسلامەکەیان هەیە بێن بابەتە یاسایەکان بجوڵێنن بە یاسا ئەم بابەتە بەکاری بێنن یان زانایان یان وەکو جەناب ینی بایی هێندە یاسا بێتە سەرخەت دڵنیایی بایی هێندەیە و زیاتریش باشە سپاسکە کامیل بە بڕای تۆ قسەکردن لەسەر ڕەموزیات یعنی لەسەر هەر بەشێکی تاریخ هەر قۆناغێکی هەر ڕووداوێک ئەمە تەنانە لە ئێستاشە زۆر جار وێنایەوەی بۆ کرێمە ئازادی وتن و وشەیە چێتە چوارچەوەی ئازادیەوە من ناوبڕێ وەرەکەم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بە ڕێز و خۆشەویست ناوبڕێکی کوروەر دەگرم و دەگەڕێمەوە لاتە دووبارە سڵاو کا کامیل بەر لە ناوبڕەکە پرسیاری ئەوەم کرد ئایا بۆ خۆی ئەمانە چێتە ناوخانەی ئازادی وتن و وشەوە یا ئازادی ڕای ئازاد وڵای ڕای ئازاد لە هەموو کۆمەڵگەیەکە یعنی لە مقابلی ئادابی گشتی هەیە یاسا و پرانسیپی ئەخلاقی هەیە حتا ئەمانە ینی شتێک نییە ناوی ئازادی ڕەهابێ بە تایبەتی لە کۆمەڵگەیەکی مسلمانە تۆ کە پەلاماری ڕموزی دینی ئەدەی پیرۆزیەکانی دین ئەدەی لە ڕووی ئەخلاقیشەوە تۆ پەلاماری ئەو دایپیرە و ئەو دایکەوە باوکەی کە لە تەنیشتی خۆتەوە لە ناو عیلەکەی خۆتا بەرماڵیاندا خستۆ نوێژەکەن ئەنی تۆ سوکایەتی بوانە لە باوکو دایکی خۆتەوە هەتا باقی کۆمەڵگە کە زۆرینی مسلمانە ئەنی هەر لە ڕووی عەقلیشەوە ئەمە شتێکی زۆر ناعەقلی و نائەخلاقیشە ئەنی ناچێتە بابی ئازادیەوە ئەمە ئەوە دووەمینیشی بابەتی ئەوانەی کەوا دەست بۆ ئەو ڕموزە دینیانە ئەبن دەست بۆ
یان ڕخنە ئەگرن بە تایبەتی هەندێک جاریش لەوەیانە لە وەسەتە نخبەوەکەیشا وەستە ڕۆشنبیرەکەیشە هەندێک جار توێژینەوە ئەوانەش هەیە بە ناوی دیراساتەوە لەسەر مێژووی ئیسلامی و هەندێک خوێندنەوەی ڕخنەگرانەی تایە تووشی هەمان هەڵەبوون کە خۆیان بۆ خۆیان ئەو کەسانی کە ڕخنە ئەگرن باوەڕیان بە نسبەتی ئەخلاق هەیە ئەخلاقی ڕێژەیی ئەخلاقی نسبی پیان وایە ئەخلاق لە سەردەمێکەوە بۆ سەردەمێکی کە وەکو یەک نین نسبیە جیاوازە لە کۆمەلگایەکەوە بۆ کۆمەلگایەکی کە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی کە حتا لە کەسێکەوە بۆ کەسێتریش ئەمانەوە نەزڕیانە بەڵام لە هەمان کاتشا دێن بە هەمان ئەخلاقیاتی ڕابردووە محاکەمەی ئەخلاقیاتی ئێستا و محاکەمەی ڕابردووەکەن ئەخلاقیاتی ڕابردوو کە هەرچەنە ئەمە لە نەزەری ئیسلامە ئەخلاق یعنی شتێک لە سەوابیتە ئەخلاقی ئینسانی بە تایبەت ئاینەکان هەمویان هاتوون تركيزيان لسر أخلاق إنسانية إنما بعثت لأتمم مكارم الأخلاق حتى بيغمر عليه الصلاة والسلام أفرميها هاتون بو تاوكرني أخلاق جوانا كان أخلاق برزة كان يعني أخلاق غير أخلاق بلام أم أخلاق إسلام حتى بير سردمكي خوشي كوتوه لقواعد حربة لململاني وصراعاتها أو أخلاقياتي رتشاو كردو إسا لمواثيق دولي شاهية لبتايبتي لشؤون حرب ولا جنگ كان وبحقيقيش جوابجي كراوه قال استا حبري سر ورقه بيوتنا لمعاهداتها هبه لسردمي اسلام في صلى الله عليه وسلم ك ونمونه سپاکانی الرواني جنگ كان كردوه امري بيا كردون كوا زياده الروينه كان تمثيل بمردومه كان خلق مكوجن حتى اصلاح كان خلقي ناو برزقا كان وازيان ليبيان خليكي برسني برسشي خوان بهر عيني كان هي منال مكوجن جن مكوجن حتى تمثيل بأجل فرمي صجك كصجي دجمنكته تمثيلي بيمكه ما يكوشا همو ام قواعداني كلا حربه هي زياده الروي زياد لبيوي زرر مجينا بمقابلك او انا زياني بيبجينك ناشاري بكي ملكشي حق به همو امانه كيسل مواثيق دولي شاهيه زياتر لوش لمواثيق اسلاميه لتاريخ والاخلاقيات حرب لاسلام هبوه اواني كدين رخنا الاسلام ولا سركرده اسلاميه بتابدي سركرده سربازيه كان اجرن خوان جاري باورن بنسبه اخلاق هي الان اخلاقك لم كومل قبو او كومل جاي لم سردم بو او سردم لم حضاره بو حضاره بو يقنين جوازن او شتي لا من شتي اخلاقي جوانا لو انا لا شلون اجي اخلاقي كي تربيه ديكشي الدين يعني باخلاقياتي امره واخلاقياتي ام كومل جاي وام حضارتي يسك هاجمون داره محاكمه اخلاقيات خلق كان كلا سردمكي كابون او چمكي ازاديه او قسي وابزام جون لوكالي ازادي تو لو شونا كوتاي بيدك ازادي کەسێکی تر دەست پێەکە ئایا ئەمە بۆ خۆی لەو چوارچەوەیە زۆر جا وێنای ئەوەی بۆکرێت هێر شەکرێتە سەر خەڵکێکە دیفاع لەو ڕەموزانەکەن ئەڵێنە بۆ خۆی ئازادە یعنی ئێوە بۆ ڕێگرن لەمە وەڵای خۆی خوێندنەوەی ئەکادیمی و علمی خوێندنەوەی مێژوویی دیراسات و بحوث و ئەمانە ینی مسلمانان و خەڵکی ئیسلامی و خەڵکی دیندار زۆر گوێشی بۆوانە نییە گەر خەڵکێک لە ڕوانگەیەکی زانستیەوە قسە لەسەر تاریخی ئیسلامی بکە ڕخنەی توندیش بگرێ ئیشکالیات و شتی خۆشی بۆ دروست ببێ خوێندنەوەیەک بێ کە بە دڵی من و تۆش نەبێ ئەمە کێشە نییە ئەوەی لێرە ئەکرێ کە ئێستا زیاتر گەنجەکان و کەوادیرە حیزبیە دەست لە پشت دراوەکان و ئەوانەی کە خۆیان دەرئەخەن و ئەیانەوێ زەجە لە ناو تۆڕە کۆمەڵاتیەکانە دروستکەن ئەوانەی ئەوان گاڵتەجاری و مەسخەرە و تەشهیر و سوکایەتیە ینی شتێک نییە لە بابی علم و معریفە و ئەوانە ینی شتێک پێ نان شتێ قسەی سەرجادە و کۆمەڵە گاڵتە و گەپی ناو خەڵکو ئەوانە و بۆ نەقڵەکەن لەو بابەوە یەن قسە لەسەر مێژووی ئیسلام و قسە لەسەر کاراکتەرێکی دیاری ناو مێژووی ئیسلامیەکەن ئەمە کێشەکە لێرە یاجینا تۆ بێ مێژووی ئیسلامی خوێنیتەوە وەکو ماوەساییوەش فەرمووی هەر مسلمانان خۆیان نووسەر ئیسلامیەکان بیرمەندە ئیسلامیەکان پێویستیان بەوە هەیە مێژوو بخوێنەوە و دیراسە لەسەر مێژوو بکەن و دەست بخەنە سەر ئەو شوێنانەی کەوا ینی ڕۆڵی هەبووە لە دواخستنی ڕەوڕەوەی بەرەو پێشەوە چوونی حاڵەتە ئیسلامیەکە کە بە درێژایی مێژوو لە بەحسەتەوە تا ئێسش بەڵێ سپاس مەوەسە هیوا ئەمە تا چەند کوردستان خۆشبەختانە یعنی پێکەوە ژیان و ئاشتی کۆمەڵایەتی لە ئاستە کۆمەڵایەتی و لە ئاستە وەسەتەکەیە هەیە یانیەوە هەروەکو کاکامیلیش باسی کرد وێنای ڕۆشنبیرەکان و یان نخبەکانی کرد کە بۆ ڕەخنەگرتن یاخود بۆ وێنایەکی جوانیانەیە بۆ ئیسلام و مێژووی بڕواداران ئەی بە بڕوای تۆ تا چەند ئەمە خزمەت بەوە ئەکاکە یعنی ئەم ئاشتیەی کە هەیە تێک نەچێت یاخود بەردەوام بێت تا چەند ئەمە تێکی ئەدات هەم خزمەت
تا چەند خزمەتی پێکاگەر نەبێ و تا چەند بە پێچەوانەوە ئەگەر بوونی هەبێ کۆتایی پێنێت و عنی ئاشتی کۆمەڵایەتی ناسەقامگیرە بێ. بەڵێ بەڕاستی کاریگەرێکی زۆری هەیە، ینی ئەتوانین بڵێن یەکێک لە کاریگەری ئەساسیەکانی تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی بریتە لە دەستبردن بۆ سومعی شخصیاتی کەسەکان بە تایبەتی ئەوانەی لای کەسەکانی دەستبردن بۆ مقدساتەکان شخصیات مەسەڵەن بریندارکردن ئەوە زۆر کاریگەری هەیە، چونکە بە درێژایی تاریخ سەیری بکە زۆربەی جار کێشەکان کە ڕوویاوە لە بەشێکی ئەوە بۆ دەست براوە بۆ مقدساتی ئەو کەسانێکەوە ینی پیرۆز لای هەندێک کەسی تر. ئەگەر ئێمە سەیری ئیسلام کەین وەکو ئیسلام بزانین چەند ئیسلام چەند جوانتر لە خەڵکانی تر بیری کردوێتەوە. بۆ نمونە ئێمە وەکو دینی ئیسلام لەگەڵ مەسیحی و یەهودی و دیانەتەکانی تردا بۆن ئەو پێغەمبەرانەی تر کە هەیە. ئێمە ئەڵێن ئیسلام ئەڵێ فەرق ناکرێ لە بینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئیسا، موسا، مەسەن هارون، یەحیا، زەکەریا کە ئەوانە لە لای مەسیحەکان زۆر بەڕێزن. ئێمە هیچ فەرقێک ناکەین، هەموویمان ئیسلام ئەمرمان پێکە هەمومانم خۆش بێ لە پێناوی چیدا؟ لە پێناوی ئەوەی کەوا ئیسلام جیاواز ئەڕوانێت بۆ بابەتەکان. ینی فەرقی بەڵام ئەوان زۆر جار کێشەکە لەوە دروست بووە، ئەوان بە پێچەوانی مسلمانەوە سەیرەکەین، ئەوان دەست ئەبن بۆ سوکایەتیکردن بە پێغەمبەری ئێمە بە پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم. یان بۆ نمونە وەکو لە ناو مەزهبەکانیشدا سەیری ئیسلام کەن، وەکو دینی مەسەلەن مەزهبی سنی بزان جیاوازیەکەی لەگەڵ مەزهبەکانی تردا چیە؟ ینی فەرق ناکە لە بینی ئیمامی عومەر، ئیمامی عوسمان، ئیمامی عەلی، ئیمامی ئەبوو بەکر، هەموویانیان خۆش ئەوێ، هەمومان خۆشێ بەبێ جیاوازیکردن، ڕێزی هەمویانە گرین. بزان ئەمە وا ناکات ینی شتەکان ئاسایی بکاتەوە، بەڵام ئەگەر من هاتم جیاوازیم دروست کرد لە نێوان ئەمانەدا، بزانە سەرناکێشێ بۆ سیراعی گەورەتر، بۆ تێک هەڵبژان، بۆ دوورکەوتنەوە لە یەکتر، کەواتە بەڵێ بە دڵنیایی دەستبردن بۆ سومعە، دەستبردن بۆ مقدساتەکان ئەمڕۆ یاسبەی ئێستا لەوانەیە بەری پێ بگیرێ، ڕۆژێک لەوانەیە بەری پێ نەگیرێت، لەوانەیە بە جۆرێک لە جۆرەکان ئەمڕۆ قوبوڵ بکرێت بەیانی قوبوڵ نەکرێت. بۆیە ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی ئاشتی کۆمەڵایەتی پێکەوە ژیان وەکو جەنابەت فەرموود بە درێژایی لە کوردستانە تا ڕادەیەک پارێزراو بووە. بەڵام ئەگەر ئەمە سنوورێکی بۆ دانندرێ بەڕاستی بەرەو ئەوە ئەڕوات، ئەوەش نەمێنێت و سیراع و پێکدادان و شتی ناخۆشتریش ڕوو بدات، بەڵام ئەگەر سنوورێکی بۆ دابنرێ بەڕاستی لەوانەیە ئەو شتانە تو ئەگەر ئەمانە لە ململانە سیاسیەکان دوور بخرێتەوە ئەندازەیەک هێورە بێتەوە. ئەمە کە لەم چەند ساڵی دوایە بینیما من نامەوێت لێرەوە لە منبەرەوە زۆر ناوەکان بهێن و دیاریەکەم بەس هەندێک ئەشخاص گاڵتە بە ڕموزەکانیان کردوە، ڕموزەکانی دین. هەنێ پێی وایە سەلاحەدینی ئەیوبی تاوان و جەریمەی کردووە، هەنێ پێی وایە عوسمانی کوڕی عەفان گەندەڵی کردووە لە ئابووری و داراییە، هەنێک ئیمامی عومەر بە مناڵکوژ و قاتیل ناوە بە، هەندێک پێی وایە کە لەبەرەوەی حەج نەکراوە ئەمساڵ جەژن نەکرێت، یعنی دەست ئەبرێ بۆ کۆمەڵە شتکە مقدسە. یعنی بە بڕوای تۆ ئەگەر ئەمە وەکو خۆشت وتی لە پێشووترا پێش ناو بڕەکە باسی بەرژەوەندیت کرد، ئەگەر ئەندازەیەک ململانی سیاسی لە باشووری کوردستان کەم بکرێتەوە ئەمە هێورە بێتەوە، یاخود ئەمە هەروەکو کاکامیل وتی لە ناو کۆمەڵەیە لە ناو عقلی کۆمەڵە کادری وەسەتی هەندێک لە حیزبە سیاسیەکانە هەیە ناتوان وازەمە بێن، بەڵکو بۆ خەڵک مەشغوڵکردن جارجار ئەم بابەتە فرێنە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان و ناو فەزای گشتیەوە. بەڵێ خۆی وەکو باسم کرد، ینی خۆی سیرا هەر هەیە، کێشمەکێش هەر هەیە، شتێکی طبیعیشە ئاساییە، ینی ئینسان ئەم کێشمەکێشە خۆی پەروەردگار ئەم ژیانی وا دروست کردووە، هەر ژیان جیاوازیە بۆ خۆی. بەڵام بۆچی وای لێ بکرێت تون بکرێتەوە، قورس بکرێت، چارەسەر نەکرێت؟ ینی جیاوازی، ینی من و تۆ بیرکردنەوەمان لە یەکتری جیاوازە، تۆ لێکدانەوە بۆ هەندێک شت جیاوازە. بۆ من قسەیەک بەرامبەری مامۆستا ئارام کەم یا مامۆستا ئارام قسەی بەرامبەری مکا بە توندی، من لە مامۆستا ئارامە زۆر لێک دوورکەوینەوە. ینی با هەڵکەین باک مامۆستا ئارام لەگەڵ مندا ململانێ سیاسیەکە وەڵامی پرسیارەکەم بەڕوون دەبێتەوە. یعنی بە بڕوای تۆ ململانی سیاسی فاکتەرە بۆ دروستبوونی ئەمە. یعنی هەندێ لەوانەیە هێزی سیاسی ئەوێ بۆنەوە کۆمەڵی هێزی دینی لەوانەیە لە ناشرین کادێ لە ڕێی تاریخەوە ئەی وروژێن کۆمەڵی باس و باوینەکان نیشانەی پرسیاریان لەسەر دروست. بەڵێ بە دڵنیایی فاکتەرە، چونکە فاکتەرە لە 100% فاکتەرە، چونکە لەوانەیە بۆ نمونە لە ڕوویەکەوە بیەوێ هەدەفی خۆی بپێکێ بەوە ئەی پێکێ و شتێک ئەچێتە پێش. بێگومانم کا کامل تعقیبیە لەسەرەوە.
وڵی خۆی ئەوانەی کە یانەوێ مەسەەن لە ململانی سیاسیە ئەو حاڵەتی دژایەتی کردن یا دەستبردن بۆ مێژوو بە شێوەیەکی چاواشەکارانە ئەنجامی بدەن ئەنی ئەوەیان نادیدە گرتووە کە ئێمە ئەگەر مێژووش خوێنینەوە باسی حروب و سیراعاتی خوێناوی بکەین هەموو مێژووی ئیسلام 1000 ساڵی مێژووی دەسەڵاتی ئیسلامی بە هەموو حربەکانیەوە مقابلی دوو ئەو قوربانیانە نییە کە دوو حربی عالەمی کە لە دەرەوەی عالەمی ئیسلامی ڕوویاوە و وڵاتانی کە ئەمڕۆ ئەنی هەیمەنیان بەسەر معالەمە هەیە بەقەدر قوربانیەکان قوربانی نەدراوە لە هەموو مێژووی ئیسلامە. ئیتر ئەمە باسی حروبی دینی و حروبی سەلیبی و حروبی ناو و کاسۆلیک و پرۆتستانت و ئەمانە ناکەین هەر لە ناو خودی خۆیانە کە چیان بە یەکتر کردووە. ئەنی هەموو مێژووی ئەوروپا و ڕۆژئاوا هەموو 200 ساڵە سەقامگیرە ئەجینا هەر بریتی بووە لە سەدا یەک و دوانی ئەنی خەڵکێکی گەورە و ئەوە بووە ینی ئازاد بووە ئەویکەی هەمووی کۆی لەو هەموو یەک چەساندنەوە و کوشتن و بڕینی یەکتر بووە بە چوارچێوەی چینایەتیا بێ یاخۆ لە چوارچێوەی حروبی دینیا بوو بێ هەنی ئەوروپا و ڕۆژاوا خۆیان مێژوویەکی ڕەشیانەیە کە ئەمانەی ئێرە کردویانە بە قودووە بۆ خۆیان بەڵام لەو لاوە دێن باز لە مێژوویەکەکەن کە مێژووەکە هەمووی ڕووناکی حەزارەتێکی گەورەی دروست کردو ینی ئێمە لە ئەوروپا و لە ڕۆژاوا قڕونی وستامانەیە قڕونی وستای ئەنی ئەوروپیەکانی خۆیان بە شەرمەوە باسی سەدە تاریکەکان ئەم سەدە تاریکانە لە ناو ئەم سەدە تاریکانە سەدە زێڕینەکانی ئیسلامیشەیە ینی عەسری زەهەبی ئیسلامیشەیە کە هەر هەمان هاوکاتە لە قەرنی هەشتەمی میلادیەوە هەتا قەرنی 14 و 13 بەردەوام بووە کە ئەمانە هەر ئەوروپیەکان و ڕۆژهەڵات ناسەکانیش بە عەسری زێڕینی ئیسلام ناوێ بن دەی ئەو عەسرەیە کە ئیبن سینای بەرهەمهێناوە جابری کوڕی حەیانی بەرهەمهێناوە خوارزمی بەرهەمهێناوە مەسەڵەن ئەوانەی کەوا هەمووی شاکاریان لە بواری هەندەسە تۆب فەلەکیات بەسەریات ئیبن الهەیسەم بەسەریات ئەوەی کە کتێبە ناوازەکەی ئیبن الهەیسەم کە لە ڕووی تیۆریەوە ینی ڕێخۆشکەر بووە بۆ داهێنانی چاویلکە میکرۆسکۆپ باش کا کامیل ئەمە بۆ کوردستان وەک لە ماوەسا هیواشم پرسی بە بڕوای تۆ بەشێکی پەرچەکردداری سیاسی کاریگەری نییە بە کۆمەڵی پاڵنەرخۆ تۆ لە سەرتاشەوە خۆشت هەنێ لە پاڵنەرەکانت باس کرد بەڵام بەعدە سیاسیەکەش بۆ خۆی دەوری نییە لەوەی کە بیانەوێ بۆنمە مێژوو تەڵخکەن یا بیانەوێ هێزێکی سیاسی دینی کە بۆ نمونە لە ناو کۆمەلگا یاعتیبارێکی ئەم هێزانە بۆ خۆیان وا لێ بکەن گومان بخەنە سەریان خۆی ڕاستی حقدێکی سیاسی و ئایدۆلۆژی لە پشتی ئەمەوەیە ینی تۆ ئەمە زیاتر پەرچەکردارە فعلەن ئەمڕۆ لە عالەمی ئیسلامیە کە لە هەفتاکان و هەشتاکانەوە ئەگەر پێشتریش زمینەی بۆ ساز کراوە لە 50 چلەکانیشەوە بەڵام زیاتر لە کۆتایی هەفتاکان و بە هەشتاکان و نەوەدەکان و تا ئێستش سەحوەیەکی دینی بە قووەت لە عالەمی ئیسلامیە هەبووە سەحوەیەکی جەماوەری و جەماهیری ئەگەر سەرەتا بە سەحوەیەکی نوخبەوی دەستی پێکرد بێ دواتر حاڵەتێکی جەماوەری وەرگرتووە ئەبینی ینی ئەحزابی ئیسلامی و کۆمەڵ و بزوتنەوە ئیسلامیەکان لە هەموو عالەمی ئیسلامیە ئەوەنە تەسیراتیان لەسەر حاڵەتە جەماوەریەکە و حاڵەتە کۆمەڵایەتیەکەی گەلەکانی خۆیان هەبووە لە بندەست و لە ناو خانەوادە و ئایلەکانی ئەوانیشا لە خەڵکە نەیارەکەشە خەڵکە ئەلمانیەکەشە ڕۆڵەکانی ئەوان خەڵکێکی وان پەروەردە کردووە کە هەمان ئەو نەهجە ئیسلامیە لەسەر ئەو نەهجە ئیسلامیە لە ئیسلام تێگەیشتووە ئەمە کاردانەوە دروستەکە لەلایەن هێزە ئەلمانیەکانەوە لە مقابلی ئەمە دێن دەسەبەن بۆ ئەوەی کەوا ئەم مێژۆ ناشرینکەن ئەم پرانسیپە دینیانە کە مسلمانان ئیشیان لەسەر کردووە ناشرینیکەن دێن ئەم جۆرە کردارانە ئەنوێنن بۆ ئەوەی کەوا خەڵکی ساردکەنەوە بڕوای تۆ ئەرکی تاکی بڕواردار یا ئەرکی بزوتنەوە ڕێکخرا و هێزە دینی و ئیسلامیەکان با بڵێن چییە بۆ ئەوەی کە یعنی بێن تەوعیەی خەڵکن بۆی بربەم هێرشانە بگرن یاخود ئەم جۆرە عقلێتە لە بەرچاوی بخەنە بەرچاوی خەڵک تاوەکو هەموو لای بزانێت کە ئەمە عقلێتێکی چۆنەڵی قورمیشکراوە و ئاڕاستە کراوە وڵای خۆی زیاتر ئەمە کارێکی منەظەمی ئەوێ لەلایەن هەم هێزە ئیسلامیەکان و هەم ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیەوانەی لە بواری تەوعیە و هۆشیارکردنەوەی کۆمەلگایشەکەن ئەمانە ئەبێ کار زۆر لەسەر دووشت بکەن یەکەم بابەتی لە میدیاکانیان ئەگەر میدیایەکی وەکو مەسەڵەن پەیام و یا سپێدە یا هەر میدیایکی ئیسلامیان لە دەستانی خۆتۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەوەی ئەمڕۆ ئینتەرنێت لە بەردەستی هەموو لایەکە ئەتوانن دەور و کاریگەری خۆیان هەبێ لە هۆشیارکردنەوەی خەڵک و هێزە ئیسلامیەکانیش ئەوەندەی بایەخ بە سیاست و ململانەی سیاسی ئەدەن لە بواری هۆشیارکردنەوە و تەوعیە و تربیە و ئەوانە هەندێک هەوڵەکانیان تۆخترکەنەوە سوپاس کاکامل مەمە ساهیوە بە بڕوای تۆ چۆن کار بکرێ بۆ بنبڕکردنی ئەم دیاردەیە یا بڵین ئەوە وەکو کاکامی لەڵێ هێشتا حاڵەتە بەڵام لە ئاسەوەسەتەکە دیاردەیە پرسیارێکی زۆر جوانە منش حەزەکەم
ئیشارە بە زیاتر قسەکانی پێشووتان بدەم ئەوش ئەوەیە بەڕاستی بۆ نمونە کە بابەتێکی وا ئەوروژێنرێت ئەو کەسانی بۆ نمونە لە حیزبی مەسەرەن فڵاندان لە گروپێکدان لەلایەن کەسەکانی ئەو حیزبەوە ئەوروژێنرێت یەکێک لە شتە گرنگەکان ئەوەیە ئێمە نەمان بینی کەسەکانی ئەو حیزبە کەسەکانی ئەو فکرەیە بێن دیفاع لە دینەکەیان بکەن دیفاع لە ڕەمزەکەیان بکەن لە کاتێکە هەندێکیان خۆیان بە دیندار و بە ڕەمزی ئەوانی شەزان بەڵام سیرەکەی کاریگەری حیزبیەکەی ئەوەندە هەیە ئەوەندە کاری کردووەتە سەری ینی بە کەلیمەیەکیش دیفاعی لە ئەو ڕەمزەی خۆی ناکە ئەو کەسە ناکە کە شعوری بریندار کراوە بۆیە ئەکری ئەمانە وشیار بکرێنەوە کاکە یان تۆ لە حیزبی فڵان دای بەڵام کاتێک کە دەست برا بۆ مقدس پیرۆزیەکانی تۆ بێدەنگ مەبە دامەنی شەو قسێ وەکو بڵێ سەیری خەڵکی تر بکەی تۆش قسێ بکە وتەیەکت هەبێ نووسینێکت هەبێ لێدوانێکت هەبێ تەنانەت بۆ نمونە مەسەڵەن حەز ئەەکەم باسی ئەوە بکەم بۆ نمونە ئەو کەسانەی کەوا لە یەکێتی زانایاندان لەوانەیە سەر بە حیزبی فڵان بن حیزبی فیسار بن لەوانەیە ئەو کەسەی ئەمەی وروژان دەبێت سەر بە حیزبەکەی ئەو بێت ئەی خێرە تۆ ناتوانانی دیفاع لە دینەکەی خۆت بکەی لە ڕەمزەکەی خۆت بکەی یعنی لە پێناوی حیزبدا بێدەنگیت هەڵبژاردووە ئەگەر شتێکی تر بواە بچووکترین شتێک بواە زەرری هەبێ بۆ حیزبەکەی خۆت بزانە چۆن ئاهاتیتە سەر تەلەڤیزیۆن و ڕۆژنامە کۆنگرێ ڕۆژنامانی ئەبەست بەڵام بۆ ئەمە گەورەترین ڕەمزی تۆ بریندار کراوە بەس لەبەرەوەی کەسەکە لە حیزبی خۆتە لە فکرەی خۆتە لە لایەنی خۆتە بێدەنگی لێ هەڵبژاردووە قسەیکی لەبارەوە ناکەی بۆی ئەکرێت ئێمە هەمومان بە هەمومانەوە بە خەڵکی دەرەوەی ئەو ئیتیجاهانەوە بە خەڵکی بێلایەنەوە بە خەڵکی ختەنانت خودی ئەو کەسانێکەوە ئەم بابەتانە ئەوروژێن بێدەنگ نەبن ینی ئەوان زۆر کاریگەریانەیە ئەگەر ئەوان بێدەنگ نەبن لەوانەیە بۆ کەسێکی تریان تەسیر و کاریگەری هەبێت ینی بۆ نمونە مەسەلەن ئەگەر نمونەیەکی تر بهێنمەوە حەزەکەم زۆر جا دەست لەسەر بریندەکان دابنێمێت تا بە شتێکی تر باسی بکرێت بۆ نمە کەسێک جاری وایە سەرکردەی حیزبێک بە پێغەمبەر ئەچوێنێت ئەگەر سەرگردەی ئەم حیزبە بێوێت ئاشتی کۆمەڵایەتی هەبێت ئەبێ ئەو خۆی قبوڵی نەکات ئەبێ ئەو خۆی بێتە جواب ئەبێ ئەو خۆی لە ئەندامەکانی خۆی قبوڵی نەکات بڵێت من ڕازی نابم تۆ من بە پێغەمبەر دابنی من بە کەسێکی وا بشو بێنی بەڵام ئەوان کە بێدەنگن ئەمە کاریگەریە بۆی ئەکرێ ئەو کەسانە لە ئاستی بەرزدان هۆشیار بن کەسی خوارەوە هۆشیار بێ کەسی کۆمەلگە بەعام هۆشیار بێ ئەو کەسانەی کە زۆر متەمەکینن بە دینەوە ئەوانی زیاتر بجوڵێن ینی وەکو جەنابەت فەرموود لە ئەو کەسانەی لە بواری خوێندندا کار ئەکەن لە بواری نووسیندا کار ئەکەن لە بواری قانوندا کار ئەکەن لە بواری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیدا کار ئەکەن لە بواری ئیعلامدا ئەوانەی کە لە ئیعلامدان پێویستە کە جەنابەت باش ئەم باسە دووروژاندووە لەوانەیە ئیجابی بێ یعنی تۆ نەک شتێکی ئاوا بەسەر خەڵکا تێپەڕێ و کەسیش قسەی لێ نەکا وردە ئەم دووبارەیە کاتەوە یەکێکی تر چاوی لێکا و بەڵێ من ماوەی بەرنامەکەم تەواوە بێمێ دو قسەشت لێ وەرگرم کە ئێمە تەوەری بەرنامەکە تەوەرە گشتیەکەی لەسەرەوەی مێژوو وەک قوربانی ناو ململانیەکانە بەڵام ئەمەوێت دو قسەی خۆت کە بکەی بۆ ڕای گشتی جگە لەوەی کە باست کەن دێت تەوسیاتت کرد کە تەنانە بۆ یەکێتی زانایەنە خەڵکە دینیەکەیە ڕموز و سمبولی حیزبە سیاسیەکانە کە بە مقدس و بە پیرۆزەکرێن لە بەرامبەردا خەڵکی تر بچووکەکرێتەوە یعنی یەکێک لە چۆنەڵی ڕێگا سەرەکیەکان کە ئێستا زۆر گونجاو بێ بگیرێتە بەر بۆ بەرگردن لەمانە چییە بە تایبەتی کە لە ئێستا لەم حاڵەتەدا ئێمە ئێستا لە باشووری کوردستانین تەنانە بەرەو هەڵبژارن ئەچین بۆ ئەوە ئەچێک بۆ ئەوە ئەبێکە یعنی پێکەوە ژیانی تەنانە پێکاتە سیاسی و کۆمەڵایەتی و تەنانە ئەوانش ئاینەکانی کوردستان هەموو بەیەکەوە بحوێنەوە و بەم دیاردانە نەبێتە هۆی لێک دووریان وەڵام من زۆر بە کورتی ئەڵێم زۆر ئاساییە ئەرۆکوی شارەشمان پێدا لە سەرتاوە زۆر ئاسایی خوێندنەوە بۆ بابەتەکان بکرێت زۆر ئاساییە هەڵە و ڕخنە بگیرە ڕخنەی بابەتی هەڵە و ڕخنەی بابەتی بگیرێ هەڵە و نوقسانەکان دیاری بکرێت بەس نەک هەندێک شتیشکەوە وانە تۆ ینی ڕخنەیەک بگری کە لە شوێنی خۆشیانە بێ ئەوەش نا ینی بە ڕخنەگرتن تۆ شتێکی حەق ناحەق بکەی باە حەق بکەی بە ناحەق ئەوەش هەرنا و گەورەترین شت ئەوەیە تۆ دەست نەبرێ بۆ بریندارکردن ئەوە گرنگترین خاڵە چونکە ئەمە سەر ئەکێشێ بۆ ئەوەی بە هیچ جۆرێک پێکەوە ژیان و مەسەلەن ئەوەی کەوا ئەوتێتکەوە هەڵکردن لەگەڵ یەکتردا نێتە دی بەڕاستی سوپاس مامۆستا کاکامی دو قسەی جەنابەت بە تایبەتی
چی ئامرازێک یا ڕێگایە بگیرێتە بەر بۆ ئەوەی ئەم دیاردانە یاخود ئەم حاڵەتانەیە و خۆت بنەبڕ بکرێ لە کوردستان بۆەوەی هەمووان پێکەوە بژین و کۆمەلگاکەمان نمونەی کۆمەلگایەکی باش هەم لە ناوخۆ هەم لە ئاسی دەرەوەدا پیشانمە. خۆی لە ڕاستە ئەم بابەتانە ئەبێ بە یاسا و بە قانون و بە دەستور و بەوانە ڕێک بخرێ، ینی ئەو فەوزایی کە ئێستا هەیە لەو بوارە بۆ خەریکە بێتە فەوزا و مناڵبازاڕی کار مناڵێکە بینی لە فەیسبوک و لە شوێنەکانە یاری بە پیرۆزەکانی خەڵکو و بە مەشاعری خەڵکەکە ئەمە بەسەوەی وەک ماوەسا هیوا باسی سێ مادەی عێراقی کرد کە ئەمە عقوبەیە بۆ سزادان یائی مەبەست ئەوەیە لە ناو دەستورە بۆن یا لە ناو مادەکانی یاسای لە پەرلەمانە یاسای بۆ دامدرێت بۆی لێ پێچینەوەی بکرێ بەرام بەڵێ بەتەکید ینی لە بواری یاساییەوە ئەبێ یاسای بۆ دەربکرێ کە ئەو خەڵکە هەروە لە خۆیەوە پەلاماری تاریخی دینێک نەدا تاریخی حەزارەتێک نەدا کە ئێمە ئێستا ئیمتیدادی ئەو حەزارەتەوە و دینە و ئەو مێژوین و بە هەمان شێوە لە ڕووی بەرپرسیارەتیشەوە ینی ئەمە هەندێک لە کەناڵەکانی دەسەڵاتە بینین بە تایبەتی دەسەڵاتدارترین حیزبیان لێرە کە بەداخەوە ینی هەندێک لەو حاڵەتانی کە ئێستا لەم ماوانە کە ڕوویاوە هەمووی کەوادیری حیزبێکە کە چاوەڕوان نەکرا حیزبی تری پاشخان چەپ و ئەوانە ینی ئەو بەو شێوازە قسە لەسەر دین و لەسەر تاریخی ئیسلامکە بەڵامە بینی لە حیزبێکی کەوە کە تا ئەندازەیەکی زۆر ئەندامەکانی محافظکارن ئەنی لەو حیزبەوە زۆرتر کەوادیری ئەو حیزبەیە تەنانەت میدیای و حیزبەش ئەبینی سەیرەکەی مەسەلەن زۆر بە ڕێز و احترامەوە ڕۆژانە لەسەر یەزیدیەکان قسەیەکە لەسەر مەسەلەن خەندێک دینی وهمی کە دروست کراوە تەنها بۆ تەشویر و ئەوی ژەر بۆ ململانێ لەگەڵ خەڵکی مسلمانە زۆر بە ڕێزەوە نایەوە برێ بەڵام ئەو بەرنامانەی کە لەسەر ئیسلام دایناوە بەرنمەیەکە هەمووی حیواری و جەدەل و نازانم گومان دروستکردن و هەندێک جار هەر لەو بەرنامانە باشە لە ئاستە گشتیەکە چی ڕێگای بگیرێتە بەر بۆ بنبڕکردنی ئەم حاڵەت و دیاردا لەسەر ئاسی گشتی ڕێکخراوە ڕۆشنبیریەکان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی حملەی تەوعیە و تەسقیفی خۆیان بۆ شارکردنەوەی خەڵک یەکتر قبولکردن پێکەوە ژیان ئەمانە لەسەر ئاستە مختصەکەش ئەوەی کەوا ئەوەی کە نوێنەرایەتی خەڵکی مسلمانەکە لە ڕووی دینی و علمیەوە یەکێتی زانایان کە بەداخەوە یەکێتی زانایان زۆر بێکاریگەرن یەکێتی زانایان تەنها لە هەندێک حاڵەتە دێنێت سەرخەت بۆ هەندێک شتێکە یعنی جێگای پرسیاری خەڵکە مسلمانەکە نییە ینی زۆر جار ئەوانە حەقە یەکێتی زانایان وەزارەتی ئەوقاف ئەمانە کۆمەڵێ ڕێوشێن و بەرنامە دابنێن بۆ ئەوەی کەوا حکوومەت جێبەجیان کا بە تایبەتی لە بابەتی تعاملکردن لەگەڵ میدیا و لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتیەکان و لەگەڵ خیتابی ئەو خەڵکە عامەی کەوا ئەوێ قسە لەسەر دینکە ئەبێ ڕێوشێنە دیاری کرێ کە دین هەروە بە هەوانتە شتێک نییە تۆ باز دەیتە ناوی و بە ئارەزوی خۆ قسەی لەسەر بکەی و پاشانی غەوغا و زەوزا و نازانم فەوزایەکی کۆمەڵایەتی لەسەر دروست بێ کە ئێمە جارێ خۆمان وڵاتەکەمان ئەنواع مەشاکیلی هەیە ئەنواع قەیرانی هەیە بەردەوام قەیرانی تریشی بۆ زیادکەی بەڵێ سپاس بۆ کا کامیل مەحموود نووسەر و ڕۆژنامە و سپاس بۆ مامۆستا هیوا محەممەد مامۆسای زانکۆ و توێژەر لە زانستی ئیسلامی سپاسانەکەم لەم گفتوگۆیەی کەناڵی ئاسمانی پەیام ئامادە بوون بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویش بەم شێوەیە هاتمە کۆتایی بەرنامەی گفتوگۆ تا بەرنمەیەکی تر بەخۆی گەورە و میهرەبانتان دەست پێرم کاتێکی خۆش بۆ هەموویان.